ڕۆژێکی نوێیە و خەریکی ئامادەکاریە بۆ دەستپێکردنی مەشق و ڕاهێنانە سەربازیەکانی لەگەڵ پێشمەرگەکانی هاوڕێیدا. ساعت 6 ڕازە سەباحیمانەیە، ساعت 7 لەناو عەرەزاتا بین. تر ڕۆژانە بە ئەنواع لەعەبمان هەیە، تەدریب لە ڕووی چەک بەکارهێنان، چۆنێتی چەک، چۆنێتی دەمانچە سەندن لە خەڵک، چەک سەندن لە خەڵک، چەقۆ سەندن لە خەڵک، سواربوونی سەیارە، تەقەکردنەتر زۆربەی شتی تێدایە. ئەمانە پێشمەرگەن لە یەکێک لە لیواکانی هێزەکانی هەفتە، خەریکی مەشقی سەربازی و ئامادەکارین. دوای تەواوبوونی خولە سەربازیەکەیان دەچنەوە سەر وەزارەتی پێشمەرگە کە لە نێوان هێزەکانی هەفتە و هەشتا ڕێکەوتنی لەسەر کراوە بۆ دروستکردنی هێزی هاوبەشی پێشمەرگە. بۆ ئەمەش هێزەکانی هاوپەیمانان پاڵپشتی دارایی و لۆجستی و سەربازیان پێشکەش دەکەن. سەرۆکی دەستەی ئەرکان هێزی هەفتایش ڕێکخراوەتەوە، یەکخراوە بۆ ئەوەی ئامادە بکرێت لیوا بە لیوارڕێک بخرێ و لە ئایندەدا هەچ فەرمانێک بێت ئێمەش بچنە سەر وەزارەتی پێشمەرگە. بۆیە جێگای دڵخۆشیشە کە ئەمڕۆژ لیواکەی یەکێکە لەو لیوانەی کە گەنجە مەشق پێکراوە، هێزی هەفتە ئامادەی کردو بۆ هەچ فەرمانێک کە بۆ سەر وەزارەتی پێشمەرگە بۆ ڕێخستنەوە. هەرچەندە مەشقەکان بۆ ئاکار ئاسان نییە، بەڵام دەڵێت لە پێناو پاراستنی خاکی کوردستان ئامادەیە بە گیانی خۆی قوربانی بدات. وەکو پێشتر چۆن کەوا لە کاتی شەڕی داعشە پاراستمان لە خاکی کوردستانە کردوەوەی ساکەشیش مەترسیەک بۆ سەر کوردستان بێ، ئێمە وەک پێشمەرگە گیان فیدایەگەن بۆ خاک و گەل. بە وتەی خۆیان ڕێکەوتنی نێوان هێزەکانی هەفتا و هەشتا کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. لە ڕابردوودا دوو لیوا تەشکیل کراوە و بە فەرمی چوونەتە سەر وەزارەتی پێشمەرگە. لە ئێستاشدا دەڵێن سێ لیوای تر ئامادەیە و لە داهاتوودا ئامان گیانە بە تەواوەتی یەک بگرنەوە و بە فەرمی ڕاژەکانیان بچێتە سەر وەزارەتی پێشمەرگە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.